یەکەمی بەرنامەکەمان باس لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک دەکەین. ئەو کاتەی کە سەرۆک مام جەلال با ڕەحمەت بێ سەرۆک کۆمار بوو وەکو دیاری یەکەم سنتەری پێشکەشی کەرکووک و هاوڵاتیانی کەرکووک کرد کە لە ساڵی 2011دا دەست بە دروستکردنی کرد کە خۆشبەختانە ئێستا بۆتە ماڵێک بۆ هونەرمەندان و گەنجان و لاوان و ڕۆشنبیران و فلمسازان و هونەردۆستان بەبێ جیاوازی. ئەمە جگەلەوەی کە چەندین چالاکی لەسەر لەناو ئەم سنتەرەدا بەڕێوە دەچێت. جایەکێک لەو چالاکیانە ئەوە بوو کە لە وەرزی بەهاردا فستیڤاڵی بەهاریان ئەنجامدا. ئەمە جگەلەوەی کە چەندین کۆڕ و سیمینار بۆ پزیشکان بۆ دکتۆران بۆ هونەرمەندان دەکرێتەوە. چالاکەکانان هێندە زۆرن تاتر لەگەڵ میوانەکەمان قسە باسی لەسەر دەکەین و باز لەوە دەکەین. جا بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین باز لە چالاکەکانیان بکەین بزانین لە دوای کۆچی دوایی بە ڕەحمەت بێ سەرۆک مام جەلال بزانین چۆن توانین ویانە چالاکەکانیان فراوانتر بکەن. ئێمە و توێژی زیاتر لەگەڵ میوانەکەمان ڕێبین محەممەد بەڕێوبەری سنتەری ڕۆشنبیری کەرکووکە ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. سڵاو لە بێ کاک ڕێبین بەیانیت باش. جا من هەر لەوە دەست پێ دەکەم کاتی خۆی کە بە ڕەحمەت بێ سەرۆک مام جەلال سەرۆک کۆمار بوو ئەم سنتەری پێشکەشی شاری کەرکووک و هاوڵاتیانی کەرکووک کرد کە تەنها هۆڵێک و سنتەرێک بوو. لە دوای سەرۆک مام جەلال چۆن توانراوە ئەم سنتەرە فراوان بکرێت و خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان و گەنجانی شارەکە بکات. دۆسپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات. دیارە سنتەری ڕۆشنبیری کەرکووک دیاری هەواڵی کۆچکردو هەواڵ مام جەلالە کە ئەمەش ئامانج لە دروستکردنی ئەم سنتەرە بۆ ئەوە بووە کە ئەمە بێتە شوێنێک بۆ کۆکردنەوەی هەموو چین و چێژەکان، هەموو نەتەوەکان، هەموو پێکهاتەکان و جیاوازی نەبێت لە بینی ڕەگەز و لە بینی سەرجەم چین و چێژەکان. بۆیە ئەم سنتەرەی پێشکەش بە کەرکووکیەکان کرد کە ئێستا بۆتە ماڵێک بۆ هەمووان، ماڵێک بۆ هونەرمەندان. دیارە سنتەری ڕۆشنبیری کەرکووک ڕاستە لە سەرەتای دروستبوونی پێک هاتبوو لە چەند شوێنێک بۆ چالاکی، بەڵام ئێستا دوای ئەوەی کە بە پشتیوانی برایانی بەڕێزمان لە کەرکووک توانیمانە ئەم سنتەرە ببوژێنینەوە و هەوڵ بدەین بیخێنە سەر ڕێچە ڕاستەکەی خۆی کە ئەویش خزمەتکردنی هونەرە و خزمەتکردنی ڕۆشنبیرانە و هەوڵدانە بۆ کۆکردنەوەی پێکهاتەکان لە شاری کرد. باش کاک ڕێبین، لە پێشترە لە کەرکووک ساڵانە چەندین چالاکی ئەکرانەوە، چالاکیەکانی زیاتر لە نێو سنتەری ڕۆشنبیری کەرکووکە بوو و چەندین گروپی هونەری هەبوون لە گروپی مۆسیقا، لە گروپی شانۆ و شانۆی سەرشەقامیشمان هەیە ئێمە بیرمانەچێت لە کەرکووکە. چۆن ئەتوانن و چۆن توانیوتانە پەرە بەم چالاکیانە بن و بتوانن ئەم چالاکیانە گەورەتر و فراوانتر بکەن وەک لەوەی کە بەرەو ئەوە بچن کە ئەم چالاکیانە نەمێن و کۆتاییان پێبێت؟ دیارە سیاسەتی ئێمە بۆ ئیشکردن وەک لە سەرەتا باسم کرد پوژانەوەی ئەم سنتەرەیە و هەوڵدانە بۆ خستنە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی کە هەواڵ مام جەلال دروستی کردووە. بە ئێستاش بە پشتیوانی برای بەڕێزمان ئاسۆمامەند کە سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینە ئێمە توانیمانە ئەم سنتەرە پشتیوانی تەواوی سەرجەم ئەو فستیڤاڵانە بکەین کە لە شاری کەرکووک ئەکرێ و نەک پشتیوانیان بکەین بەرنامەدا ڕێژ بین بۆ ئەوەی بە بەردەوامی فستیڤاڵ بکرێ. هەم فستیڤاڵی شانەوە ئێستا لە ماوەیەکی کورتە دیداری مەقامات لە کەرکووک ئەکرێ و لە ساڵی پار و ئەوانە دیداری مەقامات ناوەندی عەلیمەردان کردنەوە و بە بەردەوام جگە لەم فستیڤاڵانە خولی بۆ خوێنکاران تایە، خولی بۆ مۆزیک تایە، ئەنی بە بەردەوام ئێمە کار و چالاکیمان هەیە و لە ڕۆژانی جەژن بە هەمان شێوە هەندێک چالاکی هەیە کە بۆ ئەوەی
خەڵکی کەرکووک هاوڵاتیانی کەرکووک ئەو ڕۆژانە بە شێوازێکی خۆش بە جێوێکی خۆش بە کاتێکی خۆش بەسەر برن لە شارەکەیە. باشە کاکڕەبین باست لەوە کرد کە با بڵین بابەتی هوەری و ئەم بابەتانە چالاکیتان لەسەری دەبێت تا چەند کار و چالاکیتان هەیە لەسەر کللتوری شارەکە چونکە وەک دەزانین کەرکووک فرەنەتەوەیە چەندینەتەوە و مەزهەبی جیاواز لە کەرکووکدا هەیە چۆن توانراوە کۆمەڵێک چالاکی ساز بکرێ ئایا پلانتان هەیە یاخود کار و چالاکیتان هەبوو لە بوارەی کە بتوانن چالاکیەکانتان بە شێوازێک بێت بتوانرێت لەو چالاکیانەدا فرەنەتەوەکانیش بتوان و فرەمەسەبەکانیش بەشداری بکەن. بەڵێ بە تاکید ئێمە هەر دوێنێکە پێشانگایەکی شێوەکاریمان هەبوو کە بە هاوبەشی لەگەڵ سەندیکای هونەرمەندانی عێراقی کردومان پێشەنگاکە 20 شێوەکاری کورد و عەرەب و تروکمان و مەسیحیتایە بەشدار بوون و ئەم شێوەکارانە لە ماوەی پێشووە لەسەر قەڵای کەرکووک چەند ڕۆژێکیان لەوێ بەسەر بێت بۆ ئەوەی بتوانن هەر یەکە باز لە ڕووە باشەکانی قەڵایان ڕۆژوانەکانی قەڵایاندا ڕوخاندنی ئێستا قەڵای کەرکووک یان شاری کەرکووک بە بەم شێوەیە کە باسێک لە شاری کەرکووک بکەن بۆیە هەموو پڕۆژەکانمان باز لە کەرکووک ئەەکەین باز لە پێکەوە ژیان ئەەکەین باز دەواکەین کە کەرکووک هین تەنها یەک نەتەوە نییە ئەبێ هەمومان یەک دەنگ بین یەک دەست بین بۆ ئەوەی شارەکە ڕۆژانێکی ئارام کەشێکی ئارام بەڕێ بکە پێویستیمان بەوە هەیە کە هەمومان خزمەتی شارەکە بکەین لە ڕێگای هونەرەوە لە ڕێگای چالاکیەوە لە ڕێگای پرۆژەیەک کە خزمەت بە گەنجەکانمانەکە. کاک ڕێبین هێندە چالاکیەکانتان فراوانە بەو شێوازە و خزمەتی هەموو لایەنەکانی هوەری دەکەن کەواتە نێوانتان چۆنە لەگەڵ سەندیکای هونەرمەندانی کوردستان؟ لەگەڵ سەندیکای هونەرمەندانی کوردستان و لەگەڵ سەندیکای هونەرمەندانی عێراقیش زۆر باشین و هەردوو سەرۆکی لقەکەیان بە بەردەوام دانشین گفتوگۆ ئەەکەین بۆەوەی بتوانین بەرنامە و پرۆژەی هاوبەشمان هەبێ کاری جوان پێشکەشکەین بۆیە پشتیوانی 100% ئەەکەین وەکو سەنتەری ڕۆشنبیری بۆ ئەوەی ئەم سەندیکانە دەور و گرنگی و تایبەتمەندی خۆیان هەیە پشتیوانیانین بۆی پرۆژە و کار و چالاکیەکانیان ئەنجام بدەن. باشە کاک ڕێبین ئاماژەت بە شتێکدا و پرسیارێکت و ڕوژان کە سەندیکای هونەرمەندانی عێراقیش تا چەند حکوومەتی عێراقیش هاوکاریتان دەکات لە بەڕێوەبردننی کار و چالاکیەکانتانە؟ ئێمە بە خۆشحاڵیەوە دوای دەست بەکاربوونی برای بەڕێزمان کاکڕێبوار بە پارێزگاری کەرکووک ئەمە پشتیوانیشی زۆر گەورەیە بۆ ئێمە وەکو سەنتەری ڕۆشنبیری چکە بەڕاستی هەمیشە دەرگای واڵایە بۆ سەنتەر بۆ هەموو چین توێژەکان من باسی خودی سەنتەرەکەم و پشتیوانمانە و هاوکارمانە بۆ ئەوەی لە دام و دەستگا حکوومیەکانە کار ئاسانیمان بۆ بکرێ بۆی بتوانین پرۆژەکانمان بکەین بۆی بتوانین چالاکیەکانمان بکەین بۆیە لەگەڵ حکوومەتە یان لەگەڵ ئیدارەی خۆجیەی کەرکووکە پەیوەندیەکی زۆر باشمان هەیە و هەم ئەنجومەنی محافەزە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەم بەڕێز کاکڕێبوار وەکو پارێزگاری کەرکووک پشتیوانی 100% کار و پرۆژەکانمانە بۆ ئەوەی سەرکەوتوو بین و بۆ ئەوەی خزمەت بە سەرجەملەتەوەکان بکەین. ئێمە یەک شت هەیە ببورن من ئەمێ بچمە سەری کە ئەویش مۆزوعی کەرکووک تایبەتمەندی کەرکووک و دروستکردنی ئەم سەنتەرە ئامانج دەیچیە. ئامانج لە دروستکردنی ئەم سەنتەرە ئەوەیە کە سەرجەم ڕەنگە جیاوازەکان سەرجەم نەتەوەکان سەرجەم چین و تێژەکان لە خۆی کۆبکاتەوە. ئەمە سیاسەتی هەواڵ مامجلال بۆ ئەم سەنتەرە و ئێستاش کاکڕێبوار و ئیدارەی خۆجیێری کەرکووک چونکە ئیدارەیەکی هەمڕەنگ و سەرجەم نەتەوەکان تایە بەشدارن هەمان بەرنامە و پرۆژەمان هەیە بۆ ئەوەی بتوانین هاوکاری ئیدارەی خۆجیایی بین و ئەم پەیامە بڵاو بکەینەوە لە ناو گەنجەکانمان لە ناو پێکهاتەکان لە ناو نەتەوەکان بڵێین کە ئێمە وەکو
یەکێتی یان وەکو ئیدارەی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک ئەمانەوێ هەمومان یەک دەنگ بین ئێمانەوێ هەمومان یەک ڕنگ بین ئەمانەوێ ئێرە بکەینە شوێنێک بۆ خزمەتکردنی کەرکووک نەک بۆ خزمەتکردنی تەنها نەتەوەیەک تەنها حزبێک تەنها لایەنێک بۆیە ئامانجی ئێمە ڕێچکە ڕاستەقینەکەیە کە هەواڵی گەورەمان بە ڕێز مامجەلال ئەم سەنتەرەی بۆ دروست کردووە ئێمە ئامانجمانە هەمووی لەوێ کۆ بکەینەوە و خۆشبەختانە ئێمە ئێستا ئەگەر ڤیدۆ و چالاکی سەنتەرەکە بنێرین بۆ جەنابتان زۆرترین نەتەوەکان لای ئێمە کار و چالاکیەکەن زۆرترین بەرنامەیان هەیە پرۆژەیان هەیە دێن تەنانەت نەتەوەکان دێنە لای ئێمە شوێنێکە بۆ کۆکردنەوەیان دێن خوێنکارەکانیان دێن لای ئێمە وێنەی دەرچوونیانەکردن کە لە زانکۆ دەرەچن دێن لای ئێمە هاوکاریان کار ئاسانیان بۆیە ئەم سەنتەرە بە پشتیوانی بەڕێز پارێزگاری کەرکووک و بەڕێز کاک ئاسۆ کە ئەویش دەورێکی سەرەکی هەیە و پشتیوانی 100%مانە توانیمانە وا بکەین بیبینە سەر ئەو ڕێژکە ڕاستەقینەی کە هەواڵ مامجەلال دروستی کردو. باش کاک ڕێبین لە ماوەکانی ڕابردووە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆگۆزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی کەرکووکی کردووە لەگەڵ هونەرمەندانی ئەو شارەش کۆبووە لەو کۆبوونەوەیە ئەگەر جەنابەت بەشدار بوو بێتی و دڵنیام کە بەشدار بوویت لەو کۆبوونەوەیە هیچ هەماهەنگیەک یاخود هیچ بەڵێنێکی پێدان کە هاوکارتان بێت بۆ جێبەجێکردنی پرۆژە هونەریەکانتان یاخود هیچ پرۆژەیەکتان هەبوو کە پێشکەشی قوبات تاڵەبانی بکەن بۆ ئەوەی بتوانێت هاوکارتان بێت؟ دیارە برای بەڕێزمان کا قوبات جگە لە سەردانەکەی خۆی کە بۆ کەرکووک هاتوو لەگەڵ هونەرمەندان و کۆمەڵی پرۆژە و کۆمەڵە بەرنامە ڕێژی کراوەکەی شەڵا بەم نزیکانە دەست بە کار و پرۆژەکان ئەکرێت نەختێک باسی ئەو کار و پرۆژانەمان بۆ بکەی کاک ڕێبین کە لە کۆبوونەوەکانی لەگەڵ قوبات تاڵەبانیە باس کراوە بە سەد پرۆژە و بەرنامەکان ئێمە وەک باسم کرد جگەل لەوەی کە جەنابی تەشریفی هێناوەتە کەرکووک و لەگەڵ هونەرمەندان و لەگەڵ هەندێک لە چینی توێژەکان دانیشتنە جێی خۆشحاڵی بۆ ئێمە کە لێرە نووسنگەیەکی تایبەتی هەیە کە برای بەڕێزمان کاک شاڵا محەممەد بەڕێوبەری ئەو شوێنەیە کە ئەمە پشتیوانەیەکی گەورەیە بۆ کەرکووچیەکان بۆ هەموو بوارەکان و لەو دانیشتنیشە بڕیار دراوە کە پشتیوانی لە فستیڤاڵی بۆ نمونە شانۆی شەقام بکرێت کە لە ئایندەیەکی نزیکا جێبەجێکرێ و باز لە هاوکاریکردنی تیپە شانۆیەکان کراوە و باز لەوە کراوە چۆن گرنگی بە وەرزش بدرێ و چۆن ئەم وەرزش بەرەو پێش بچێەوە پشتیوانی پرۆژەکانیان کراوە و کە ئەوەی کە بەلای منەوەکەوە زانیاریم لەسەرەتی هاوکاری تەواوی دەربڕیەوە پشتیوانی تەواوی دەربڕیەوە بۆ هەموو پرۆژە هونەریەکان و ئەو پرۆژانەی کە نووسەران و ئەدیبان لە شاری کەرکووک بەرنامەیان هەیەیان ئەیانەوێت جێبەجێ بکەن. باشە کاک ڕێبین لەسەر شاشەی کورسات ئێستا منێکێک لە کار و چالاکیەکانتانم بینی ئەوش فستیڤاڵی پێم وا بێت میهر هەڵە نەبم لە 25 ئەم فستیڤاڵە بووە بگوان زانیاری زیاتر لای تۆ لەو بارەیە و لە لای بەڕێستانە ئەم فستیڤاڵە چی بوو گەر بتوانە باسێکم فستیڤاڵەمان بۆ بکەیت؟ فستیڤاڵی مەهر فستیڤاڵێکی ساڵانەیە کە ئەنجام ئەدرێت لەسەر شتێکی ئاینیە بۆ قورعان خوێنانە و بۆ مۆزوعی دەنگخۆشی قورعان خوێنانە کە بۆ ئەوەیە بتوان دیاری بکەن کە چێ خۆشترین دەنگی هەیە و کۆمەڵێک مامۆستایی بەڕێزی ئاینی بەم پرۆژەیە هەستاوە و لەگەڵ برای بەڕێزمان کاگی دکتۆر بەختیار تاڵەبانی کە مامۆستای زانکۆیە ئەو سەرپڕشتی پرۆژەکەی کردووە و پرۆژەکەش باس لە دەنگخۆشی مامۆستایانی ئاینیە کە بڵێ ئەوە عنی چۆنێتی قورعان خوێندن و
بە میوانداری کۆمەڵێک مامۆستای ئاینی گەورەی کوردستان و دەرەوەی وڵاتش بەشداریان تیا کردو. بەڵێ کاک ڕێبین باسی فستیڤاڵی مەقاماتت کرد کە بەڕێوە ئاچێ ئەگەر بکرێت لە بەروی کاتمان کەم ماوە نەختێک باسی بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵەمان بۆ بکەی و ئامادەکاریەکانی فستیڤاڵەکە و تەنها بۆ کوردستان و هەرێمی کوردستان بەشدارە بەیە هەموو عێراقا لەناو ئەم فستیڤاڵەیە بەشدارە. فستیڤاڵەکە تایبەتە بە دیداری مەقاماتە کە ستافێکی جوانی ناوەندی عەلی مەردان و برای بەڕێزمان هونەرمەندی گەورە ئەنوەر قەرداغی سەرپەرشتی ئەم پرۆژەیە ئەکەن و دیداری مەقاماتەکەن کە تایبەتە بە شاری کەرکووک و کوردستان و بڵێ لە شارەکانی کوردستانەوە تێدا بەشدارەکەن کە ماوەی 2 بۆ 3 ڕۆژەخانێ و ئەو ڕۆژانش لە سەنتەری ڕۆشنبیری ئامادەکاریەکانی بێکوێ گەشتووە ڕێبین ئامادەکاریەکانی ینی تاوا بووە یا هێشتا ئامادەکارەکان خەریکن لە ئایندەیەکی نزیکە ئینشەڵا کۆنگرێکی ڕۆژنامەیەکی و باز لە فستیڤاڵەکە کرێت. باشە جاوەکو و کۆسار ئاماژەی پیاکاک ڕێبین ڕەنگە کاتی بەرنامەمان ئەوە ئەندە نەما بێ بەڵام 2 پرسیارم دەکەمە پرسیارێک و ئاڕاستی جەناب یەکەم چووکە بۆم گرنگە وەڵامەکانیان بزانم. لە کارێکی گرنگ و مرۆڤانەتان کردبوو لە ماوەکانی ڕابردوودا ئەویش ئەوە بوو کە هاوکاری توشبوانی شێرپەنجەتان کردبوو. ئەم هاوکاریانە هەمیشە بەردەوامە یاخود تەنها لە کاتی وەدەست هاتنی با بڵین مادیەکە ئێوە هاوکاری توشبوانی شێرپەنجە و یاخود هەر کارێکی خێرخوازی تر دەکەن و هەروەها جگە لە هونەرمەندان و کاری خێرخوازی و فستیڤاڵەکان کە ئەنجام دەدرێت کارێکی دیکەتانەوە بۆ کە پێم وابێت پێداچوونەوەتان کردبوو بۆ خوێندکارانی پۆلینۆ بۆ وانەی عەرەبی هەڵە نەبم. ئایا هیچ پلانتان هەیە بۆ ئەم هاوینە وەک دەزانین ئیتر خوێندن تەواو دەبێت پشووی هاوینە هیچ پلانتان هەیە بۆ ئەوی بتوانن خول بکەنەوە بۆ خوێندکاران تا بتوانن لە پشووی هاویندا سوودی لێ ببینن؟ بەڵێ بۆ پرسیاری یەکەم بۆ مۆزوعی هاوکاریکردنی توشبوانی شێرپەنجە دیارە ئێمە کۆنسێرتێک کە هونەرمەندی خۆشەویستمان دکتۆر توانە کە کۆمەڵێک دکتۆری بەڕێز لەگەڵا بوون کە کۆنسێرتێکمان ئەنجامدا کۆنسێرتەکە داهاتێکی کەم بە بڕێکی زۆر کەم پارە لە بڵێ بەشداربووان وەرگیرە دواتر ئەم داهاتە گەڕێنرایەوە بۆ نەخۆشخانەی بڵێ بۆ نەخۆشەکانی شێرپەنجەکە داهاتەکان پێشکەش کرا و ئێمە بەردەوام ئەبین لەم چالاکێ مرۆیانە و هەوڵ ئەدەین لە ئایندی نزیکە پرۆژەی باشترمان هەبێشتی باشترمان هەبێ بۆی بتوانین هەر هیچ تۆزێک لە ئازارەکانی ئەوان کەم بکەینەوە لە ڕێگای هونەر و هونەرمەندانەوە. لەسەر پرسیاری دووەم ئەوەی کە لە هاویندا بەرنامە و پرۆژەتانەوێ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە بەرنامەی زۆر باشمان هەیە کە لە دوای تەواوبوونی خوێندن کە لە دوای جەژنەوەی تر خوێندن بڵێ تاقیکردنەوەکان کۆتایی دیە چەند خولێکمان هەیە کە خولی زۆر بەهێزن مامۆستای زۆر باشمان بۆ هێناون کە ئەویش خولی فێربوونی زمانی ئینگلیزیە کە لە تەمەنی 15 ساڵ بەسەرەوە بەشدارن لە 2 ئاستی جیاوازە و خولی فێربوونی زمانی عەرەبیمان هەیە کە ئەویش بە هەمان شێوە لە 15 ساڵ بەسەرەوە بەشدارن بۆ 2 ئاستە و خولی کۆمەڵە خولی هونەریمان کردوێتەوە کە ئەویش مۆزیک و شانۆ و شێوەکاری و هەموو ئەم ئامادەکاریەمان کردوێتەوە وە جگەل لەمەش ئێمە بەرنامەمان هەیە لە ڕۆژی لە چەند ڕۆژی ئایندەیە لەگەڵ سەنتەری ئۆتیزم لێیانە هەندێک چالاکی بۆ ئەو مناڵانی ئۆتیزم ئەنجام بدەین کە لە ڕێگای مۆزیک و لە ڕێگای کۆمەڵێک دیاری کە بۆ ئەم منداڵانە کراون بۆیە بە دڵنیاییەوە ئەم سەنتەرە بە پشتیوانی ئەو بەڕێزانەی کە باسم کرد ئێرە ئەکەینە شوێنێک بۆ سەرجەم نەتەوەکان ئەکەنە شوێنێکی ئینشاءڵڵا هەرەوەشتان چاوەڕێەکرێ ڕێبین محەممەد بەڕێوبەری سنتەری ڕۆشنبیری کەرکووک ڕاستەخۆم بەیانە لە کەرکووکۆ لەگەڵمان ناوی سپاس بۆ جەنابتان کاک ڕێبین. سپاس بۆ تۆ.